بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەکو ئەو کۆچبەرانەی کە ماوەی 2 مانگە لە تورکیا سنوورداش کراوینەوە بۆ سووریا نۆ کۆچبەری کوردی دانیشتووی پارێزگای سلێمانی ماوەی زیاتر لە 2 مانگە لە خۆراوای کوردستان گیریان خواردووە و ناتوانن بگەڕێنەوە هەرێمی کوردستان. پاشەوی بەمبەستی گەشتکردن بە وڵاتانی ئەوروپا دەچنە تورکیا، بەڵام لەلایەن هێزەکانی ئەو وڵاتەوە دەستگیر دەکرێن و ڕەوانەی خاکی سووریا دەکرێن. پاش ماوەیەک مانەوەیان لە ژێر دەسەڵاتی بەرەی نووسرا، دواتر خۆیان دەگەێنە ژێر دەسەڵاتی یەکینەکانی پاراستنی گەلێپەگا، بەڵام لەو ماوەیەدا و سەرباری هەوڵێکی زۆر تا ئێستا نەتوانراوە ئەو کۆچبەرانەی کورد ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێنەوە. سوکاری ئەو 9 نەفەری کە تا ئەسە لە شاری عەفرین ماون کە پێش ماوەی 2 مانگ لەگەڵ کۆمەڵێک کۆچبەر کە لە تووشیاوە دیپۆرتی سووریا کرانەوە لە شاری عەفرین، پێشتر بۆ لای جەبهەت نووسرە، دواتر هاتنەوە عەفرین. ئەم 9 نەفرانەی ئێمە تا ئێستا دابڕاون لەوێکانەوە، ینی زۆر جار محاولەمان کردووە لەلایەنی پەیوەندیدار وەکو فدراسیۆنی پەنابەرانوانە محاولەیەکی جدی کراوە لەگەڵ برادرانی ڕۆژئاوا، بەس تا ئێستا هەر ئەڵێن ئەو هەفتەیە ئەو هەفتەیە بۆیان نەناردوینەوە بۆ وڵاتی خۆمان بۆ ئێرە. ئێستا ژێمە داواکاریمان بەڕاستی لەو کەناڵی ئێوە لە کەناڵەکەیەوە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم، داوا لە فدراسیۆنی پەنابەران دەکەم، بە تایبەتی کاگاری کە لێرەکانم بەڕاستی پیاوێکی دیارە هەوڵێکی زۆریشی داوە، بەڵام دووبارە داوان دەکەمەوە کە ئەو کوڕانی ئێمە هەر چۆنێک بێ بۆ بژێنەوە خاچی خۆبان و بیرەوە دەست ئێمە لەبەرەوەی ژیانیان وەکو پێویست نییە لەوێکانە، بە تایبەتیش بەناوی هەر هەموو خاوەنی هەر هەموو ئەم کوڕانی کە لەوێکانە گیریان خوارد و داوا لە کاگلاهور دەکەین. ئەم ئیشە بەڕێی خۆم لەلایەن کاگلاهورەوە دەکرێت، هەست دەکەم ئەو دەتوانێت جێبەجێکە. فیدراسیۆنی سەراسەری پەنابەران کە ڕێکخراوێکی تایبەتە باداکۆکیکردن لە مافی پەنابەران لەو ماوەیەدا هەوڵی زۆری داوە بۆ گەڕانەوەی ئەو ژمارە کۆچبەرەی کورد، بەڵام تاکو ئێستا هەوڵەکانی بێئەنجام بوون. وەکو فیدراسیۆنی پەنابەران بە شێوەیەکی فەرمی نامەی فەرمیمان ئاڕاستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە کانتۆنی عەفرین و زائیدەن دەستگای ئاسایش و دەستگای دژە تیرۆر کردو بۆ ئەوەی کە سەلامەتی ژیانی ئەم هاوڵاتیانە بپارێزرێ و بە سەلامەتی بگەڕێنەوە لای کە سوکاریان. ئەوەی جێگەی نیگەرانیە لە ئێستاە کە ئەمانم بۆ ماوەی 2 مانگە بێت لەوێ ماونەتەوە تا ئێستا نەگەڕاونەتەوە و ڕەوش و بارودۆخی دەرونی و تەندروستیشان لە مەترسیدا. هەوڵەکانمان بەردەوامە و بەردەوام لەگەڵ دەستگای ئەمنەکان پەیوەندیمان هەبووە و لەگەڵ کانتۆنەکانی ڕۆژئاوا بە هەمان شێوە داوامان ئاڕاستە کردوون، بەڵام بە بیانووی ئەوەی کە ڕێگە خراپە تا ئێستا هاوڵاتیانە نەگەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا نزیکەی 200 کۆچبەری کورد دوایەوەی لەلایەن تورکیاوە ڕەوانەی خۆراوای کوردستان کران، باوڵی هێزەکانی دژە تیرۆر و فیدراسیۆنی پەنابەران گەڕێنرانەوە خاکی هەرێمی کوردستان.